20 دەفتەرمەیە بە 6 ڕوبعک بە 4 وەرەقە گرانە بێ بەس نازانم ئەو قسە ڕاستە یان نا دەرێن بەغدا زەریبەی دەخاتە 100 دۆلاری ئێستا خەڵک بکڕی باشیان نەکڕی بەخوا جاوە ئەمن ناتوانم ئەو قسەی بکەم حەسەب عەرز و تەڵەبە بەغدا تەڵەب لە 100 دۆلاری کات دۆلاری گران دەکا یعنی ئێستا گە لێرانە بە 48 تا بەغدا 49 دەکا ئەوەیە زەرێت کرد یا قازانج کرد لەو مەعمەلەیەت حتمە زەرەر و قانجاز هەیە لە مەعمەلەی دەکەی زەرەر و قانجاز دەکەی تو بازاڕی برێها قانجاز بە قانجاز نییە زەرەرش دەکەی بازەوەی دەکەی دەڵێ نازانم چەندم هەیە بەوە سپیان شین ئەو بازار گرانیە یان ئەو بەرز بێ نرخا تاسیر لەسەر ئەو شینەش نەکردیا بەێرە سپی ناوعکە و شینیش ناوەکە شینەکە بە 8 یان بە 6 ڕوبعک دەفرۆشم سپیەکە لەبەرەوەی شینە لا شین و سپی فەرقیەیە هەرێرە فەرقیکە تێرە هەموو عێراق بەس لێرە نییە ناوە ئێستا ئەتوو هاتی بکڕیان بفرۆشی ئەم دەفرۆشم بە 6 ڕوبعک هەما 20 دەفتەرمەیە بە 6 ڕوبعک بە 4 وەرەقەی سپیمەیە سپی ئەگەر لە 20 دەفتەری بە شینی بفرۆشی چەند قازانجا نۆ نیواوی دی یعنی 1000 ڕوبعک فەرق لەگەڵ خەپتەکەی لەگە سپی 3000 فەرقە